بەس لەو حەدیقەی هەتا ئێستاکە 64 ملیۆن دینارمان سەرف کرد 64 ملیۆن و 828 دینارمان سەرف کرد لەو حەدیقەی کە مع العلم ئەو حەدیقەیە عارزەکان نەدایتەمە بەس شتێکی جوان دەکەن لە بۆ عالمێ لەوانەیە بڕواتن چکە ئێستا 64 ملیۆن هێشتانەکە زۆر شتمە چکە من لە عابێ مندارانی لە ناو دادنێ بلاجکتۆری دادنێم گوتیتمان کوشتی دروست دەکەین کە کارەبای دەبینە ناوێکە کەوا خەڵک لۆ لە بندیواری دابنیشیتن نانی دۆرمەی بخوا و داچی لە عینە عاشی داخل کرا بابچی لێوەندە لەسەر کوشکەکەی معزز مکڕم مۆبایلەکەش شەحم بکاتەوە کارەبای لۆ ڕادەچێشم هاوینی پانکەی لۆدا دەنێم کۆشتی لۆ دروست دەکەم دەمانێت خزمەت بکەین بەبێ مقابل بە فریش ئەو ئیشەی دەکەین زیاتر لە 10 دەفتەری بەس لە حەدیقەی سەرف دەکەین بیری ئاوەکەی 26 ملیۆن 950 هزار دینار بووە کە بە پارەی سندوقی کردرایە يعني ئەوەی ئێستاکە لە حەدیقەی سەرف کراتا ئێستاکە 91 ملیۆن و 778 هزار دینار بووە جگە لەوەی کە هەندێک شتمان کردی لە جوانکردنی خستەخانەی بەردەوام لە جوانکردنیە کە بەشی سۆنەرەکان ئەمە یەک سۆنەرمان هەبوو کردمانە دوو کردمانە سێ کردمانە چار هەر خەڵک هەر گلەی دەکرد سۆنەر قەرەبارغە و بەبەرم ناکەی ئێستا کردمانە 5 سۆنەر دەکەینە 6 سۆنەریش هەستانجەیەکمان دروست کرد 7 سۆنەرمان لە تەنی یەکتریدانا کە بە ڕزگاری بە جمهوری 7 سۆنەری نییە خستخانەی مهرەبانی 7 سۆنەریە بەس لە بەشی سۆنەری کە ئەوەی کە دروستمان کردیە 146 ملیۆن دینارمان تا ئێستا لێ سەرف کردیە لەوانەیە لە خلالی ناگاتە مانگە چیت کە بەشی سۆنەری نوێ دەکرێتەوە کە ئێشتانەکە ئەنگۆنەتان دیتە شتێکی جوان دروست کرا کە لە بۆم سۆنەریە میهرەبانی دڵسۆزی و لێزانی